بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بەژمارە لەگەڵتانین بۆ شیکردنەوەی زیانەکانی فرۆشتنینەوت بە سربەخۆی لەلایەن حکوومەتی هەرێمەوە. بەپێی ئامارەکان لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا حکوومەت هەرێم بۆی فرۆشتنی نەوت بە سربەخۆی بڕی 95 تریلیۆن دینار زیانی لە داهاتی گشتی هەرێمی کوردستان داوە لە کاتێکە زیاتر لە 1 ملیار و 135 ملیۆن بەرمیل نەوتی فرۆشتووە لە ماوەی ئەو ساڵدا. فەرمون بابەیەکەوە وردەکاریەکەی ببینین. بەڵێ ئەگەر لە گرەبچین سەر گرافیکی یەکەم ئاماری وەزارەتی دارایی عێراقە. بەپێی ئاماری وەزارەتی دارایی عێراق لە ساڵی 2005 تا 2022 بڕی 87 تریلیۆن و 859 ملیار دینار بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە. لەو بڕە 51 تریلیۆن و 842 ملیاری بۆ موچە بووە، هەروە 24 تریلیۆن و 933 ملیاری بۆ بودجەی تەشغیلی بووە، 11 تریلیۆن و 84 ملیار دیناریشی بۆ بواری وەبەرهێنان بووە. بەڵێ بچینە سەر گرافیکی دواتر. بەڵێ ئەمە ئاماری بڵین هاتنی پارێ لە بەغداوە لە ساڵی لە ماوەی 16 ساڵی ڕابردوودا. ساڵی 2005 3 تریلیۆن و 771 ملیار دینار لە بەغداوە هاتووە. ساڵی 2006 11 تریلیۆن و 190 ملیار دینار بووە. 2007 5 تریلیۆن و 771 ملیار دینار بووە. 2008 7 تریلیۆن و 48 ملیار دینار بووە. 2009 3 تریلیۆن و 505 ملیار دینار بووە. 2010 5 تریلیۆن و 487 ملیار دینار بووە. 2011 9 تریلیۆن و 777 ملیار دینار بووە. 2012 چینە سەر 2012 ساڵی 2012 بە هەمان شێوە 11 تریلیۆن و 160 ملیار دینار لە بەغداوە هاتووە کە بڕەپارێکی زۆرە. 2013 13 تریلیۆن و 249 ملیار دینار هاتووە. لە 2014ەوە نردنی پارە لە بەغداوە کەمی کردووە. ئەمە شۆکارەکەی فرۆشتنی نەوتی هەرێمە بە سربەخۆی کە 2014 2 تریلیۆن و 281 ملیار دینار هاتووە. 2015 2 تریلیۆن و 448 ملیار دینار بووە. 2016 بە هەمان شێوە بەوەی فرۆشتنی نەوت بڕەپارێکی کەم هاتووە 31 ملیار دینارە. 2017 475 ملیار دینارە. 2018 2 تریلیۆن و 887 ملیار دینارە. 2019 سەردەمی عادل عەبدولمەهدی پارەکە زیادی کردەوە و کاتە مانگانە هەندێک مانگ 454 ملیار دینار دەهات. بڕەکەی 5 تریلیۆن و 474 ملیار دینار لە 2019ەوە هاتووە. ساڵی 2020 2 تریلیۆن و 418 ملیار دینار هاتووە. ساڵی 2021 1 تریلیۆن و 300 هزار دینار لە بەغداوە هاتووە. ئەو پارانەیە کە لە بەغداوە هاتووە کە 87 تریلیۆن دینار لە ماوەی 16 ساڵی ڕابردوو لە 2005ەوە تاوەکو 2021. ئەمە ئاماری وەزارەتی دارایی عێراق بوو. ئاماری وەزارەتی نەوت سەبارەت بە فرۆشتنی نەوت هەرێم لە 2014ەوە بە شێوی سربەخۆ دەستی کردەوە بە فرۆشتنی نەوت. لە 2014 تا 2022 1 ملیار و 135 ملیۆن و 646 هزار و 105 بەرمیل نەوتی فرۆشتووە. داهاتەکەی 72 تریلیۆن و 157 ملیار دینار بووە. ئەمە ئاماری وەزارەتی نەوتی عێراقە. بەڵێ سەبارەت بەو ساڵەکان ئەمە بڕی داهات و هەناردەی نەوتی هەرێمە لەو ساڵاندا کە هەرێم نەوتی فرۆشە 2014 کە یەکەم ساڵ بەسەر بەخۆی نەوتیان فرۆشتووە 33 ملیۆن و 538 هزار و 311 بەرمیلیان فرۆشتووە. داهاتەکەی 3 تریلیۆن و 208 ملیار دینار بووە. 2015 ڕێژەی فرۆشتنی نەوت بەرز بۆتەوە 133 ملیۆن و 139 هزار و 398 بەرمیل نەوت فرۆشراوە کە داهاتەکەی 6 تریلیۆن و 768 ملیار دینار بووە. لە 2016 بە هەمان شێوە بەرهەمین ئەوەی کە فرۆشراوە زیادی کردووە لەبەرەوەی ئەو کاتە نەوتی کەرکووکیشی لەگەڵ بوو. بڕەکەی 183 ملیۆن و 642 هزار و 57 بەرمیل بووە. داهاتەکەی 8 تریلیۆن و 190 ملیار دینار بووە. لە 2017 هەناردەی نەوت 180 ملیۆن و
28,303 بەرمیل نەوت بووە داهاتەکەی 10 تریلیۆن و 205 ملیار دینار بووە. ساڵی 2018 132 ملیۆن بەرمیل نەوت فرۆشراوە داهاتەکەی 10 تریلیۆن و 183 ملیار دینار بووە. بامان شێوە 2019 161 ملیۆن و 214,488 بەرمیل نەوت فرۆشراوە داهاتەکەی 11 تریلیۆن و 475 ملیار دینار بووە. لە 2020 158 ملیۆن و 441,555 بەرمیل نەوتیان لە ڕێگەی بۆریۆ فرۆشووە داهاتەکەی 7 تریلیۆن و 62 ملیار دینار بووە. لە 2021 کە ئەماری کۆتا ساڵە 153 ملیۆن و 246,319 بەرمیل نەوتیان فرۆشە کە داهاتەکەی 15 تریلیۆن و 66 ملیار دینار بووە. ئەوەی کە بینیتان تەنها ئاماری فرۆشتی نەوت بوو بە ڕێگەی بۆری ئەگەر نا بە ڕێگەی تەنکەریش پێشتر لە ڕێگەی تورکیاوە لە ڕێگەی ئێرانەوە بە تەنکەریش هەناردەکرا و ئەو بڵێن بڕی ئەو هەناردەکردە نازانرێت. بینە سەر زیانەکانی فرۆشتی نەوت بە سەر بەخۆی پێشتر باسی ئەومان کرد کە 72 داهاتی نەوتێرێم 72 تریلیۆن دینار بووە 30 تریلیۆنی بۆ ماوەتەوە. بۆچی 30 تریلیۆنی بۆ ماوەتەوە؟ لەبەرەوەی کە حکوومەت هێرێمی کوردستان لە سەدا 41 داهاتەکەی بۆ دەمێنێتەوە. ئەگەر 72 تریلیۆن لە سەدا 41 لێ دەرکەین تەنها 30 تریلیۆن دینار دەمێنێتەوە. پشکێرێم لە بەغدا لە ماوەی 8 ساڵە 97 تریلیۆن دینار بووە لەبەرەوەی کە نەوتەکان بەسەر بەخۆ فرۆشووە تەنها 17 تریلیۆنی هاتووە. قەرزەکانی سەر حکوومەتیش بەوەی فرۆشتنی نەوت بەسەر بەخۆی 31 ملیار دۆلار بووە کە بە پارەکەی خۆمان دەکاتە 45 تریلیۆن دینار. بەڵێ زیانەکانی فرۆشتنی نەوت بە سەربەخۆی لە ماوەی 8 ساڵدا بۆنم لەم خشتێدا ڕوونتر دیارە. بودجەی نهاتوو لە بەغدا 80 تریلیۆن بووە بۆی فرۆشتنی نەوت. داهاتی نەوتێرێم ئەوەی کە بە حکوومەت ماوەتەوە لە 41ەکە 30 تریلیۆن دینار بووە. قەرزەکانی سەر حکوومەت 35 تریلیۆن دینار بووە. ئەگەر ئەم هاوکێشەیە لێک دەربکەین کۆی ئەو زیانانەی کە لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا 95 تریلیۆن دینارە. ئەو 95 تریلیۆن دینارە بەشی 9 ساڵی موچەی تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکات. بەڵێ ئەمەش نمونەیەکی ترە لەسەر بەهادەردانی داهاتی هەرێمی کوردستان لە 2000 ئەمە راپۆرتی کۆمپانیای دیلۆیتە لە 2021 هەرێمی کوردستان 9 ملیار و 189 ملیۆن دلار لە ڕێگەی نەوتەوە داهاتیە بووە. سەیکەن خەرجی کۆمپانیەکان 5 ملیار و 225 ملیۆن دلار بووە لەگەڵ قەرز ئەوەی بە حکوومەت هێرێم ماوەتەوە لە سەدا 41 3 ملیار و 963 ملیۆن دلار واتە لە 9 ملیار 3 ملیار و 963 ملیۆن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ماوەتەوە. پێشتر کە هەرێم نەوتی نەدەفرۆشت بۆ نمونە دوایین ساڵ کە لە بودجە هاتووەتە پەرلەمان لە 2013 لە عێراقەوە 12 ملیار دلار بۆ هەرێم هاتووە. بەس ساڵی بۆ 2021 حکوومەت هەرێمی کوردستانی نزیکەی 4 ملیاری بۆ ماوەتەوە. یعنی بە نزیکەی ساڵانە 8 ملیار دلار زیان لە ئابووری هەرێمی کوردستان کەوتووە بۆی فرۆشتنی نەوت بەسەر بەخۆی. بەڵام بێگومان کۆمەڵک دوو حیزب وە کۆمەڵێک دەسەڵاتدار سودمەندبوون و خەڵکیش بازەکەی داوە لەبەرەوەی پرۆژە خزمەت گوزاریەکان وەستان پێشینەکان نەمان گرفتی موچە دروست بوو. تا بە ژمارەیەکی دیکە پێتان دەگەینەوە بەخوای گەورەتان سپێرین. خواتان لەگەڵ.